بیلەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. هونەرمەندی خۆشەویست کاک بەهادین نووری ناسراو بە بەهادینی کەشکۆڵ ئەم هەفتەی میوانی بەرنامەی وێنەگرافیە. کاک بەهادین یەکێکە لە هونەرمەندە دێرینەکان و ساڵانێکی زۆرە سەرخاڵی کاری هونەریە. لە سەرەتای هەفتاکانەوە بۆتە ئەندامی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی و لە 1972 وەکو ئەکتەر بەشداری یەکەم کاری شانۆیی کردووە و ئەزمونێکی دەوڵەمەندی هەیە و دەیان ساڵە سەرخاڵی کاری هونەری و بەشداری لە دەیان کاری شانۆیی و فیلمی سینەمایی و تەمسیلی تەلەڤیزیۆنی و کاری هونەریدا کردووە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە. لە سەرەتای لە دوای ڕاپەڕین و لە سەرەتای نەوەدەکان بەشداری بەرنامەی کەشکۆڵی کردو و یەکێک بووە لە کارکتەرە سەرەکیەکانی ئەو بەرنامەیە. دواتر لەگەڵ تیپی هونەری ڕەنگاڵە بەردەوامی بەکارە هونەریەکانی داوە و بەشداری چەندین کاری شانۆیی و دراما و بەرنامە و تەمسیلی تەلەڤیزیۆنی کردووە. کاک بەهادینجان ئەم کاتت باش. هەموو کاتێکی ژیانتان زۆر سپاس بۆ جەنابەت. چاومان ڕوون بوو. بێەوەی بیسپاسی حاڵت چۆنە، تەندروستی چۆنە؟ ئێستا ماوەیەک تەندروستیت باش نەبوو؟ باشی نیوە باش باشە بم. سپاستانەکەم، عەزێتان کێشاوە لە خزمەتای. دەستەکانە خۆش بێ ئینشەڵا هەموو کاتێک باشە بیت. بێژی سپاس. سپاس بۆ جەنابەت. ئێستا زیاتر بە چی و مەشغوڵی ڕۆژانە؟ ئێستا ڕۆژانە وەکو هاوڕێی کتێبە خوێنم لە ماڵەوانێ، لەبەرەوەی کە خانە نشین بووم و دوای نەخۆشەکانم کەمترسمە دەرەوە، کەمترسمە بازار، یعنی ئاوە بە 15 ڕۆژ مانگێ جارێ گەچمە بازار و ئەگەر ئیشێکم ببێ یا پێویستیەکم هەبێ. هیچ سەرخاڵ هیچ کارێکی هونەری نیت ئێستاە؟ وەڵای ئێستا تەقریبەن لەگەڵ کاگمایرەوانە خەریکی پەتریپۆتین. بەرنامەی پەتریپۆت، بەرنامەیەکی هەفتانەیە. بەڵێ دەستەکان خۆش بێ و تەمەندرێژ بی ئینشەڵا. من پێم خۆشە بێت بەمەوە بۆ گەڕەکی سەرچیمەن. بەڵێ بۆ ئەو شوێنەی کە جەنابەت لێی لەدایک بوویت. دیارە تۆ لەو گەڕەکە لەدایک بووی دووە تەمەنی مناڵی و هەرزەکاری و خوێندنی سەرەتایی ئەوانەشت هەر لەو گەڕەکە بووە. پێم خۆشە خۆت باسێکی ئەو گەڕەکە و باوکتم بۆ بکەی. خۆی ئەوەی ڕاستی بێ باوکم و باپیریشم هەر لەو گەڕەکە بوون. ئێمەش مناڵەکان هەمومان لە گەڕێکی سەرچیمەن لەدایک بووین. ئەنجا لەبەرەوە شوێنێکە کە قەت لەبەر چاوم ناکەوێ، قەت لەبیرم ناچێت، یادگاری مناڵی و یادگاری گەورەی و یادگاری گەنجی و مەجموعەیە یادگاری تایە، هەمووی یادگارە. ڕاست. یعنی شوێنێکی گەڕێکێکی خۆش، گەڕێکێکی ئەو گەڕەکەی کە شەو ڕۆژ لە خەیاڵمانە. قەت ئێستا کاک بەهادین بەیادی جارانەوە ناچیتەوە سەرێکی ئەو کۆڵانانەوێت؟ زۆر جار هەر بگەم ئەسحابەسپی خۆمەکەم بە گەڕێکی سەرچیمە سەیرێکیە و ناوایەکەم و یەمەوانێ. بەڵێ ئەمە وێنەیەکی جەناوی باوکتە کاک نووری عەبدوڵڵا، یارە وێنەی 1945 گیراوە. بڵێ ئەمە باوکم سەربازی ئینگلیز بوو کە بردیانن عسکەری لیویان پێوتنە وەختە، مەجموعەیەکی زۆر بوون لە سلێمانی و بردیانن بۆ حەبانی و لە حەبانی و بردیانتر تەوزیعیان کردن بۆ فەڵەستین و بۆ وڵاتە عەرەبیەکان لەسەر حسابی جێشی بەریتانی. بەڵێ یارە جلوبەرجی سەربازیشی لەبەرایە. ئەمە ژوێنێکی پێما بێ هەر باوکتە؟ بەڵێ ئەمە باوکم. کوێیە؟ ئەمە تارانە. باوکم تووشی نەخۆشی دڵ ببوو، ئیتر بۆ عیلاج چوو بۆ تاران، لەوێ چوو بۆ حەدیقەی حەیوانات و ئەم وێنەیە لەوێ گرتە بوو. بەڵێ ڕاست. ئەمە وێنەیەکی کاک نووری باوکتە پێما بێەوەش؟ بەڵێ نەوزادی سەیدەلیە. یادی بەخێر بێ. ئەمە وێنەی باوکمە، طبعاً ئەوەش کاک نەوزاتە، نەوزاتی سەیدەلی، ئەوەی جادەی وەرزدی. تێکڵاویمان زۆر بوو، یعنی باوکم بەبێ ئەوان نەیەتوانی بژی، شەو ڕۆژ بەیەکەوە بوون لەگەڵ ماڵی حاجی حەڕەشان. جامە نەوزاتە کوڕی کاکە جەلالە، کاکە جەلالی شەرعی لاقەی لەگەڵ ئێمە زۆر بەقووەت بوو لەگەڵ باوکمە. ڕاست. وێنەیەکی جوان و یادگاری جوانی ئەو ساڵان. تۆ هیچ فێر نەبووی لەگەڵ باوکتا و ئیشی ئاوەڕۆیە؟
ناوەڵا بەس ناچووی لەگەڵ یاقەت من قەت ناچووم لەبەرەوەی حەزم لەو ئیشە نەبوو من خەریکی فوتبۆڵێن وشتی وابوومە وەختانەش. ئەوە وێنەیەکی باوکت و دایکتە دیارە ئەم ساڵانەی دواییە بەڵێ خواعافیکە هەردووچیان بافیانکە خواعافیان کات ئەمە دایک و باوکم زۆر حەزی لەو ڕسمە بوو ئەویست ڕسمێ بگرین حەلاو دنیا مردنە دایکم نایە حەلاو دیگەی ئەوە بەیەکەوە گرتیان باقڵ لای ڕەفیقی مسەوەر بوو وێنەیەکی جوانە و ڕۆحیان شاد وێ شەڵاتەمەنی درێژ لەگەڵ مردوویەوە لەگەڕێکی سەرچیمان لەکوێ چوویتە قوتابخانە لە قوتابخانەیەکە بوو پێیانەوت قوتابخانەی سەورە لەگەڵ خەلەکانە بوو بە یەکەوانێ بە ئەوان بەیانیان بوون ئێمە نیۆڕان بوون تر ئاوا تێکەڵ و هەر هەفتەی دەوامێکمان هەبوو لەوێ تەواوت کرد سەرەتایی بەڵێ لە سەرەتاییم لەوێ تەواو کرد ناوەندیش چوویتە ناوەندیش چوومە مەکتەبی ناوی چییە جمهوری بەڵێ زۆر باش ئەمە وێنەیەکی توێ لە 1960 دیارێتی سەردەمی گەنجی زەکاری ئەو پەڕی گەنجێتیمانە زۆرمان حەز لێ بوو اینجا کە ئەو کڵاوامانە کردە سەرمان کە گەنج بووین وامەزانیم و دنیای ئێمەیە ئەم جل و کڵاوە بۆ جێژن باوکم خواعافیکا بۆی کردبووم لەبەرم کردبوو وێنەیەکی جوانە بەڵێ دیارە جەنابەت پێش ئەوەی کە بێتە ناو بواری هونەر سەرقاڵی وەرزش و تۆپی پێ ئەمانە بووی لەکوێ یاریکانە کرد وەڵام من یەکێک بووم لە وەرزشدانانی ناشینی سلەیمانی یانی سلێم تازە پێگەشتووە لەگەڵ شەید مامۆستا یاسین تیپی شەید مامۆستا یاسین لەوێ وەکو گۆڵچی ئەو تیپە بوو فترەیەکی زۆر یاریتانە کرد بەڵێ یاریمانە کرد زەمەنێکی خۆش بوو زەمەنێکی زۆر خۆش بوو ئەمە وێنێکی ئەو تەمەنە و ئەو گەنجەیە ئەوە شەقامی پیرەمێردا ئەوە کاگومێدی پورزامە ئەمەش خوا لێ خۆش بوو عەلادینی برامە جێژن بوو وتمان با ڕسمێ بگرین بۆ یادگار بیلفعلەوە بۆ بە یادگار ئەو سەرەتای هەفتاکانە و شەقامی پیرەمێردە زۆر ڕاست ئەم وێنەیەش ساڵی 1970 پێما بێ ئەمەیان باخی گشتی بێ یا سەرچنارە ئەمە سەرچنارە ئەمە کاک جەمالی ئاسنگەر جەمالی حاجی عەبدوڵایان پێوت ئەمە زۆر ڕەفیق بووین هەر لە مەکتەبیش بەیەکەوە بووین ئەم ڕسمەمان کرد بۆ یادگار لەوێ دەستەکانە خۆش بێ وێنەیەکی جوانە ئەم وێنەیەش وێنێکی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتن ئەویان ئەمە حلەیە حلە بەڵێ شاری حلەیە بەڵێ ئەوە ئەم ڕسمەمان کرد من و کاک فواد خواعافیکە ئەوش کاگاواتە لە حلە گرتمانەمە برادێکمان هەبوو مدیری حساباتی شەکرەکە بۆ کاکەڵۆ نەقڵ بوو بۆ بەسرا جا تەلەفۆنیشی بۆ کردنی وتی وەڵا حەزەکەم سەردانێکم بکەن بۆ ئەوەی ئێوەش بەسڕەتان نەبینەوە حلە و ئەوانەتان نەبینەوە وەرن سەرێکی بەسرەبەن ئێمە ژوتمان باشە ئەمە ئەو ڕسمەکە گەڕاینەوە لە بەسرا لە حلە گرت لە حلە گرتوتە بەڵێ وێنەیەکی جوانە ئەم وێنێشێکێکە لە وێنەکانی جەنابە دیارەی ئەو ساڵانەیە پێما بێوتە نیشت کاکە عەبدولی حەمەباقیە ئەم یادگارە زۆر خۆشە ئەمەیان ئەمە لەبەرەوەی خۆمان وەرزشدان بووین حەزمان لەوە بوو ئەمە تیپی نادی سلەیمانی لەگەڵ نادی قۆجەوی بەغا یاریان هەبوو ئەنجا لە مەلعەبەکەی سلەیمانی یاریان کرد لەبەر ئەوەی کە جێشیان هێنابوو ملازم موحسین وانیان هێنابوو نەیان هێش سلەیمانی گۆڵ بکە چونکە لە پشتی ملازم موحسین لە پشتی گۆڵەکە ڕاوەستا بوو هەر کڵاشینکۆڤەکە و بیکەیسیەکەی ئەخستە سەر پێوەی هێناوەی برد لەبەرەوەی کە سەر لە گۆڵچەکەی سلەیمانی بشێوێنن ئەنجا دوایی یاریەکەیان تەواو کرد یاریەکە تەواویش نەبوو بەس یەک بە یەک تەواو بوو ئیتر کۆتاییان پێێنا ئیتر فترەیەکی پێچوو وتیان وەڵاوە یاریەکەیان بردوتە بەغا لە بەغا یاریەکەن ئیترچی جەمهور ئەمەی کە جەنابەت دەیبینی ئەم ڕسمە ئەم جەمهورە ئەوە هەموو خەڵکی سلەیمانیە پاسمان گرت و بە پاس لەسەر حسابی خۆمان چین بوون بە جمهوری نادی سلەیمانی لەوێش هەر یەک دەرچوین
هەر عینە ئەوە مەلعب شعبی بەغایە. ئەو مەلعب شعبی بەغایە بەڵێ. ئەوەش کاک عەبدوو ئەوە کاک عەبدوو لە حەمەباقی و کاک حەمەد چاوشینە و وێستونە و وێنەیەکی جوانە زۆر ئەمە یادگاریی زۆر خۆشە. ئەم وێنێش تۆیت ئەمە جامعی زانکۆی سلێمانیە بەڵێ زانکۆ کۆنەکە ئەوە مامۆستا ئومێدە ئومێدی حەمە فەرەج ڕێز و خۆشەویستی مامۆستا ئومێد بێەوەی بن لەوێ ئەو ڕسمەمان گرت بۆ یادگار مامۆستا ئومێدیشێکە لە وەرشەوانە بەڵێ دیێدینەکانی سلێمانی ئەیتەوانیەیەکێکە لە یاریزانە چاکەکان زۆر ڕاستە. ئەم وێنەیە وێنەیەکی جەنابتە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کەریم خەمزەیی وایە. ئەمە چۆن یەکتان گرتووە ئەوە؟ ئەمە ئێمە ساڵانە ئاهەنگمانە جێڕا لە ئاهەنگەکەشە شانۆگەریمانە کرد. ئەمە لە هین هەبوو نادی سەحا ئەو وەختە نادی سەحا هەبوو ئەوە لەوێ حەفلەکەمان لە نادی سەحا بۆ کردن کاکەریمیشمان داوت کردە بوو گۆرانیەوت. وێنەیەکی جوانە ڕێز و خۆشەویستیشمان بۆ کاک کەریم هەیە. دیارە جەنابەت لە ناوەندی جمهوری ئیتر ناچیتەوە دوای ساڵانێک بۆ هی زروف و بارودۆخی ئەو کاتەوە واز لە قوتابخانە ئەهێنی. بێمە سەرەوەی کە تۆ لە سەرەتای هەفتاکان دیارە وەرشەوان بوویت و یاریت کردو ئەوانە بەس لە سەرەتای هەفتاکان لە دوای دروستبوونی تیپی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە 1972 بووی بە ئەندامی کۆمەڵ. چۆن بووی بە ئەندامی کۆمەڵ و لە ڕێگەی چیەوە وەرگیرایی؟ وڵا ئەوەی ڕاستی بێ من کاک بەشارەتی زاوام کە بڵێن ژمراشمە بەشارەتی جەمالی موختار خوا عافوی کات لە ڕێگای ئەوەوانێ وتی ئەو بنایت کۆمەڵ تەمسیل و شتەکەی نێمە لەوێ دانیشم بۆ خۆمان ئەو ئەندامی کۆمەڵ ئەندامی کۆمەڵ بوو بڵێ ئێوتم قەیچێکە وڵاتر ئەو بردمی لەگەڵ خۆیان بردمی برادێکی تری شەب و تەژیعی زۆر کردم کاک حەماعەلی بروسکە یادی بەخێر بێ ئێستا لێرەنێ لە ئەوروپایە ئەویش تەژیعی زیاتر کردم وتی وەرە زانم بەخوا تۆ دەموچاوی تەمسیلتیایە وەرە تەمسیلەکە بکە باوتم باشێتر لەو ڕۆژەوە بووم بە ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کەو کاتە پیان و کۆمەڵی هونەری لەوێ هیچ چاپێکەوتنیشان لەگەڵا کردی مەسەلەن هیچ تاقیکردنەوەیشان پێ کردی؟ کە من چوون بووم بە ئەندامی کۆمەڵ لەو کاتا خەریکی پرۆڤەیین بوون کاوەی ئاسنگەر شانۆی کاوەی ئاسنگەر ئینی مامۆستا شێرکۆبیە کەس بوو ئتر وتیان تۆ توانێ و دەورە بینی وتمەی بۆ ناتوانم بیبینم دەورەکان یامێ و نەسەکان نامێ وەڵا خوێنگمەوانێ وتم ئاتوانم بیبینم. لە کاوەی ئاسنگەرە دەوری چی دەبینی؟ لە دەوری جارچی مەبینی بەس چی کە لەگەڵ چوومە سەر مەسرحەکە هەمووی گیانمە لەرزی نازانم قاچیشم بۆ ڕناوەستە یەکەم جارم بوو قەت جمهورم نەبینی ئەو هەموو جمهورە لە بەردەمی تۆ بێت و بە حیاتیشی نەچووبیتە سەر مەسرح زۆر شتێکی سیر بوو بەلامەوانێ خۆشترین یادگاریش بوو هەتا ئێستا نەسەکەشم هەر لەبەرە هەموویم لەبەر. ئەمە دیارە خۆشبەختانە کۆمەڵێک ڕسمی ئەو شانۆیە هەیە کە تۆ لە 1970 یەکەم کاری هونەری خۆت بەشداری تیا کردووە. دیارە کارەکە نووسینی مامۆستا شاعری گەورە شێرکۆبێ کەسە چیە کاری دەرهێنانی بۆ کرد؟ نەوزامەجی کاک نەوزامەجی ئەمە وێنەیەکی خۆشی دەوری تیا بەڵێ کاستی ئیشەکەیە بەڵێ لەو ساڵە لە 72 کاک تاها خەلیل و هونەرمەندانی خۆشەویستی چر کامەران نەخولە و مامۆستا فوادی حەمیم ناغایە و مەجموعەیە زۆربەی ئەندامانی کۆمەڵی تیا بەڵێ ڕۆحیەوانە شاد بێ کە لە ژیانە نەماون. ئەم وێنەیەش دیارە تۆڵی قاچل لەرزی و زۆر ترساوی بەڵام لە وێنەکانە زۆر موسیقار دیاری کاک باهاتین ئەمە وێنەیەکی ئەو شانۆیەیە بەڵێ ئەوە کە دەوری جارچی ئەبینی کاک نەوزادیش دەوری پاشاکەیە بینی زۆر ڕاستە. ئەمەش هەر وێنەیەکی ئەو کاتەیە بەڵام ئەم شانۆیە پێما بێت چەند ساڵێک دوایەوە لە هەولێریش نمایشتان کردو. بەڵێ ڕۆژێکی ساڵێکیان نەورۆز بوو بە نەورۆز بردمان بۆ هەولێر لە هەولێر نمایشمان ڕاست. ئەمە وێنێکی ئەو کاتەی لە 76 پێما بێ بەڵێ لە هەولێر نمایشتان کردو. تۆ لە هەولێرش هەر دەوری جارچێکەکەمە هەر عینن ستافەکە بوون زۆر ڕاستە هەر عینن ئەو ستافە بووین کە
لە سلێمانی دەورەکانمانە بینی. زۆرتەوە ئەمەش وێنەیەکی هەر هەمان شانۆیە لە هەولێر دیارە. ئەوە لە چ شانۆ یەک بوو لە چ ئەوە لە هین کردمان لە مەلعب کردمان دیارە بەڵێ لە یاریگایەک بوو وتیان لەبەرەوەی کە زۆر قەڕەباڵغە بێت و ئەمانە نابێت لە قەعادی کە نەبێت لە چۆن کێشەی دەنگ و تۆ لە هینێکی کراوەیە هێ نابیان ئەوە نییە هینیان هێنا وەختی خۆی بە سەماعە هەموو حیوارێکە دەوت ئەوای چی دای بەردەمی سەماعەکە و بەگەڕایەتەوە دەستەکان و خۆش دیارە کۆمەڵی هونەر و وێشەی کوردی لەو ساڵانە هیچێک بوون لە تیپە دیارەکانیان کۆمەڵە دیارەکان کە لە شاری سلێمانی هەبوون بەشی هونەروی شانۆ و مۆسیقا و شێوەکاریشتان هەبوو بەڵێ لە گەڵتیپی نواندنی سلێمانی لەگەڵ تیپی پێشڕە و شارمەشانی یەک خزمەتی هونەرتان کردو لەو ساڵان لە سلێمانی و کۆمەڵە کاری زۆر جوان پێشکەش کرا. ئەم وێنەیە من پێم خۆشە هەندێک لەسەر کۆمەڵ بۆستین. ئەم وێنێ وێنێشی هاوڕێیانی کۆمەڵە کە ئەو کاتە بارەگاکەی پێما بێت لە شەقامی پیرەمێردم. بەڵێ ئەو چه مناسبەیەکە؟ ئەمە هاشم عقراویە وەزیر بوو جوابی نردوو بۆ کاکتا وتی بووی حەز دەکەم سەردانێکی کۆمەڵ بکەم. ئیتر ئەو ڕۆژە بەیانەکەی دەوری سعات دەبوو شتێکی وا بوو هات بۆ هین ئێمەش پێشوازیەکی گەرممان لێ کرد خۆ ئافریکا نەماوە ئەو بەردەمی بەردەمی ئەوە بەڵێ بەڵێ کۆمەڵە ئەوە لەسەر جادەی پیرەمێرد بووە وەختە. ئەمەش ئەندامانی بەشی نواندنە دیارە قوربانگیان ئەمە هەموو ئەندامانی کۆمەڵ مەجموعەیەکی تیپی مۆسیقاشی تایە کاک نامدارەوەوان ئەوەش ڕۆژێکی جێژن بوو لە حوشەکەی کۆمەڵا گرتمان زۆرینی هونەرمەندانی و کاتی سلێمانی تایە کە لە کۆمەڵ ئەندام بوون. بەڵێ بەڵێ زۆر کە جەناب دوی بە ئەندامی کۆمەڵ کێ سەرۆکی کۆمەڵ بوو؟ نوری وەشتی بوو خۆعافی بەڵێ کاک نوری وەشتی بوو. دیارە بە دەوری ئەگۆڕا بە هەڵبژاردن انتخاباتە تۆ قەت چوویتە دەستەی ئیدارە و ئەوانەوە لە کۆمەڵێکی زۆر لە هەیەی ئیدارەی کۆمەڵ بوو. زۆر ڕاست. ئەمە ژوێنەی یەکێک لە کارە هونەریەکانی کۆمەڵە دیارە کە زۆربەی هونەرمەندانی کۆمەڵی تایە و هونەرمەندی گەورەش کا قادر دیلان لەگەڵتان حازرە. ئەو چ بۆنیەکەوە؟ ئەمە خۆمان ئیشێکمانە کرد لە سانەوی سلەیمانی ئێمە کە ئیشەکەمان کرد کاک تەواوان وتیان کاک قاردیلانیە بۆ سەیری شانۆگەریەکە. ئیتر ئەمە کە شانۆگەریەکە تەواو بوو وتی حەز دەکەم ڕسمێک لەگەڵ هەموو بەشدارانە بکەم. ئەمە هەموو ئەندامانی کۆمەڵە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی وێنەیەکی ئەمە یەکێکە لە یادگاریە خۆشیەکان لەبەرەوەی ئەو پیاوە زۆر ڕێز و تەقدیری ئێمەی گرت. کۆمەڵێک لە گەورە هونەرمەندەکانی کوردیش بەڕاستی ڕسمەیە پێکۆوەستاون وێنەیەکی جوانە بەڕاستی. ئەم وێنەیەش کۆمەڵێک لە ئەندامانی کۆمەڵ و هاوڕێیانی توێ لەو ساڵانە لە بەردەم کۆمەڵا وەستاون. ئەمەش ڕۆژێکی خۆش بوو جێژن بوو ڕاوەستا بووی ناو جێژنانە ئێمە ئەچوینە کۆمەڵ ژنە پیرۆزەمان لە یەکتریە کرد ئەنجا چوین بۆ ماڵانی خزمەکانمان ئەگەڕین. ئەمە یەکێکیان کاک بەختیارە بەختیاری عەبدا ئەمەشیان کاک دڵشاد سدیقە ئەوەی ناوەڕاست کاک محەممەد حەمەسەعی ئیبراهیم لە هەولێر دانیشی ئێستا هاتووەتە ئێرە ئەوەی تریان کاک فوادی حەمەوی ناغا ئەوە سەڵاح چاوشینە ئەوەشیان ماجیدی خەیاتە ئەوەی ئەم سەریش بەندەیە. دەستەکانە خۆش بێ و وێنەیەکی جوانە. دیارە کۆمەڵ لەو کاتە بەشداری زۆرێک لە ڕووداوە هونەریەکانی ئەو ساڵانی کردووە ینی لە میهرەجانی هونەری کوردی لە بەغدا بەشدار بوون ئێوە و کۆمەڵی کاری زۆر جوانیشان پێشکەش کردووە لە هەفتەکان کە تۆ لە زۆرینەی کارەکان بەشداریتیا کردو. ئەمە وێنەیەکی ئەو کاتانەیە کە کاکتا خەلیل و کۆمەڵێک لە هونەرمەندان لە بەغدان دیارەوە میهرەجانی هونەری کوردی پێم وابێ. ئەمە شەقامی ڕەشیدە بەردەمی ئوتێر سەرچنارە. ئەمە
مجموعەیەک برادرەوە لەو نیوان هاتوونە دەرەوە هەر بە بیجامەکەەوە ڕاوەستاوتیان تخوا ئەمە ئەبێ بە یادگارێکی زۆر خۆش بۆ ئێمە ئەوە کاک عێزەتە و کاک ئازاد جەلالە و کاک تەهایە و لەگەڵ ئەو دووسێ برادەری ترا کە ئەندامی کۆمەڵ بوون. وێنەیەکی جوانە دیارە بەڵێ بەشداری میهرەجانی دیارە میهرەجانی کوردی لە 1970 ئەو بارودۆخیە بەسەرەوە پێماوێ میهرەجانەکە بە تەواوەتی کۆتایی نایەت کە ئێوە ئیترەگەڕێنەوە بۆ سلێمانی و نەخێرەوە لەبەرەوەی کە ئیفتتاحی میرەجانەکە کرایە و وەزیرێکە بۆ وەختە وەزیری تەندروستیان وەزیری سەحەیان پێوت وەزیری تەندروستی بەیاننامەیەکی خوێنەوانێ بەیاننامەکە ئاگری لێباری ئەتر دوای کاک تا ئەوەندی ئەمتە کاکەوتی ئاوتی ئیمشە خۆتان حازرکەن بەیانی زوو پازەگرین و ڕێن و بۆ سلەیمانی وتی شەوی ژەگەر بۆتان نەکرێ هەرێکی بچێتە ماڵی ناساوێک لە بەغا بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە گەرگیرین هەمومان بەیەکەوە نەگیرین ئیتر ئەوە بوو لە مەوعیدێکمەندانە سلەیمانیەوە وتمان لە عەربەت یەکترێ بینینەوانێ بالفعل هاتینەوانێ چین بۆ عەربەت و لێەوە چین بۆ پێنجون لە پێنجون ئیتر بارەگای هینی خۆماندانە بەڵێ بە ناوی بە ناوی سینەما و شانوی شۆڕشەوانەیە سینەما شانوی شۆڕش لێ کۆمەڵی کارتان پێشکەشکرەوە ساڵانە بەڵێ ئەزان چۆن بوو ئێمە جەولەمانە کە لە گەڕێن بە هینەکان بە ئۆردوگاکانە بۆ چی بۆ تەرژیعی ئەوەی کە ئەو خەڵکەی لێوەیە بێبەش نەبێت لە شانۆگەریەوەمانە ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارە ساڵی 1975 لە پاوەی گیراوە بەڵێ ئەمە ماڵی کاک حسینی سەیەحمە ماڵیان لەوێ بوو جا من لەگەڵ کاک ماجیدا عیلاقاتم هەبوو لەگەڵیانە یعنی خۆشەویستیم بۆیان هەیە خزمەتێکی زۆریانە کردی وتیان نابێەوە پشنەی شوێنێک ئەبێ بێنە ماڵی ئێمە لە ماڵی ئەوانە خەوتین ئەتاوەکو ئینەکەمان تەواو بوو ئەتا جۆلەکەمان تەواو بوو چکە مجەمەعێکە بوو بڵێن ئۆردوگایەک تەنیشت ئەم پاوەیە بوو زۆر جوانە ئەم وێنەیە وێنێکی زۆر جوان و مێژوویە دیارە هونەرمەندی گۆرانی بێش کاک حەسەن گەرمیانی گۆرانی ئەڵێ و تیپی مۆسیقای شۆڕشیش مۆسیقای بۆ لێن وێنەکە لە پشتی نووسراوە پێشکەش بێت بە هاوڕێی هونەروەری خۆشەویست کاک بەهادین بۆ یادگار بۆ پاشە ڕۆژی سەرکەوتنمان کام یادگاریە پڕ لە خۆش و ناخۆشە لەبیر نەچێتەوە برات حەسەن گەرمیانی هەشتی دوی 1975 وێنەیەکی جوانە بەڕاستی ڕێز و خۆشەویستیشمان بۆ کاک حەسەن هەیە ئەوەی کە بۆم باس کردی ئۆردوگا بە ئۆردوگایەمە گەڕانەمەیەکێک لە ئۆردوگا هەرە قەرەباڵغەکانە جا کاک حەسەنیش یەکێک بوو تەبعاً لە ئەندامانی تیپی مۆسیقای سلەیمانی ئەنجا تیپەکان تیپی مۆسیقای سلەیمانی و تیپی هەولێر تێکەڵی یەکتری بوون هەتاوەکو ئەوانەی یینیش ئەوانەی دهۆچیش لەگەڵمانە بەشدار بوون لە جەولەکە کاچون بۆ هەر شوێنێک هەر سێ فیرقەکە لەگەڵمانە هاتن لەگەڵ شانۆگەریەکانە ئەوانیش بەشداریارێکی جوانە بەڕاستی زۆر وێنەیەکی جوانە ئەم وێنێش هونەرمەندانن لە گوندی ماشان گیراوە لەسەر سنوور ئەمە مامۆستا عێزەت خۆ ئافریکا ئیختراحیەوەی کرد وتی کاکە گیان منەمێ مەکتەب دابنێم لێرە بخوێنین بۆچی ئێمە ژیانمان بەفیڕۆ بڕا لە دەرەوە ئیتر بڕیاریە لە سێوە دەست بکەین بخوێنن لە پۆلیسی ئەمە قوتابخانەیە لە ناو دارانە وتمان بە تارە نەمان بینی قەسممان کەبرێ کۆبوونەوانەیە یادگارێکی هەم ناخۆشیشە بەڕاستی بەو شێوەیە ئەمە ژوێنێکی ئێوەیە لە کرماشان گرتوتانە بەڵێ ئەمە کاکەمالە سەرقاڵی چین لەویە ئەمە کاچین بۆ ئۆردوگاکان شانۆگەریمان دروست دەکرد شانۆمان دروست دەکرد بۆ خۆمان ئەجا هاوکاریان زۆرەکردین بەڵێ ئەچین تەختەوشتمانەیە ناو شانۆکەمان پێ دروست دەکرد و عەرزمان لەسەرە کرد ئەمە لەگەڵ کاکەمالە ڕاوەستاوم چونکە ئێمە زۆر هیلاگوین لەو شانۆگەرێ بەیانەکەی ئیشمانتیا کرد وتمان نیۆڕیشی تیا ناکرد ئەمە شەروێنەیەکی هاوڕێیانی هونەرمەندانی و کاتەیە کاک ماجید حەمەد جوان و کاک تا خەلیل و بەداخەوە کۆمەڵێک هونەرمەندی خۆشەویست
ئەمە تەبان جەماعەتی سلەیمانی و لەگەڵ دهۆک و هەولێرن ئەوە ئاوێک هەبوو ئەمان ویست بپەڕینەوانەیە کەسمان نەمانێرە خۆمان لە قەرەبی تاکە ئەپەڕینەوانێ وێنەیەکی جوانە ئەم وێنێش ساڵی 75 دیارە ئەندامانی شانۆ سینەمای شۆڕۆژ بەرە و قەسری شیرین بەرە قەسری شیرین بەڵێ ئەوە سیارەمان پێ بوو بە سیارەکان سەر ناکەوتم بۆ گردا گردێکی زۆر بەرز بوو ئەنجاوتمان کاکە جانجۆمێن ئێمە بە پێ ڕۆین دیێگەی هەتا سیارەکان نەگەنە شوێنێکی باش و بە ئیسراحەت سوارە بین بڵێ بە پیکا بەیان بردین بۆ ئەم لاولا دەستەکان خۆش بکاک بەهادین دوای نوێنە کە لەم بەش ئەمێ پیشانی بەم ئەم وێنەیە پێما بێ لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی خۆشەویست ئەمەش هەر لە پاوە گیراوە بەڵێ ئەمەی کەوتم ئەم سەریان کاک حەما عەلی بروسکەیە کە منی بردە کۆمەڵ لەگەڵ کاک بەشارەتە ئەوە خۆمم ئەوەشیان هونەرمەند هین ناوی چییە کورە ماجیدی حەمە جوانە لەگەڵ کاک ئیسماعیل وەندی لە هەولێرە تەسجیلاتیە وێستا نازانم لەکوێ ئەوەشیان ماجیدی حەمە جوانە دەستەکانە خۆش بێ و ڕۆحیوانە شاد بێ کە ئێستا لە ژیانە نەماوە دیارە کۆمەڵێک وێنەی ترم لە لاماوە هی ئەو ساڵانی هەفتاکان و هەشتاکان کە لە کۆمەڵ بەشداری کۆمەڵە کاری ترت کردو بەڵام وچانێکی کورد وەرەگرین و دواتر بێکەوە بەردەوامە بین سواس خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک بەهادینی کەشکۆڵ بەردەوامە بین خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک بادینی کەشکۆڵ بەردەوامین کاک بادین هاتوونێتە هۆڵی سنتەری گەنجان دیارە ئەم هۆڵە ئێستا شێوازەکەی گۆڕاوە بەڵام ساڵانێک شوێنی نمایشی شانۆیەکانی ئێوە بوو هەستە چۆن و جارێکتر هاتیتەوە بۆ ئەم شانۆیە ئەمە زۆرم پێخۆش بوو لەبەرەوەی یادگاریەکی زۆرم لەگەڵ ئەم بینایە هەیە لەگەڵ سنتەری گەنجانە چونکە هەمیشەکە کاگمایرە لێرە ئەرزمان کردووە بە 2 مانگ و بە 3 مانگ جاریوە هەبووە ئەرزێکی زۆر ڕێک و پێکمان لێرە کردووە دەست خۆش بێ و شوێنەکەش ئێستا چاشیان کردووە ئەم دەستیان خۆش بێ دەستەکانە خۆش بێ دوای ئەچینە سەرەوە قۆناغی تیپی هونێری ڕەنگاڵە و کاگماهیر و ئەوان بەس پێشەوە هەندێک وێنم لە لاماوە کە وێنەی گرنگن پێم خۆشە پیشانی بین تۆ لە هەفتاکان باسمان کرد لە زۆرینەی کارەکانی کۆمەڵا بەشداریت کرد بەڵام هیچێک لەو کارانی کۆمەڵ کە ئەو ساڵانە دەنگی دایەوە بۆ یەکەم جار کامێرە برایە دەروی ستۆدیۆ فیلمی ژیانە کە ئەو کاتە کاری بۆ کراوە پێمان بێ لە ناوچەی دەربەندی خان تەسویر کراوە ڕاستە ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە کە تۆ لەگە ستافی کارەکە لە تەمسیلی ژیان بەشداریت کردو ئەم برادرە ئەمە مساوەریین بوو مساوەری تەلەڤیزیۆنی کەرکووک بووی هێنابیان کامێرەکەش تەوانە وەختە کامێرە لێرە نەبوو هەر لە کەرکووک و لە بەغاوە کامێرەیان هێنە ڕاست ئەوەش کاک نەوزاد مەجیدە چکەوە دەرێنانی کاک جەلوی زەنگە نەبوو ژیان کاک جەلوی زەنگەنە لای چەپۆوەستاوە کاک نەوزاد مەجیدیش ئەوەش کاک پشکۆی سەعیناخ کامە ئێستا ڕۆڵی تیابینێ بڵێ کاک نەوزاد مەجیە کاک بەختیارە ئەوەش بەندەیە وێنەیەکی جوانە ئەم وێنەیەش پێما بێ هەمان سەرسێتی هەمان فیلمە هەر هەمان شوێنیشە کاک تاها خەلیل بەڵێ کاک تاها خەلیل و مساوەرەکەی کەرکووکە کە هێنابوومان لەگەڵ بادین وێنەیەکی جوانە کاک بادین لەو ساڵانە لە کارەکانی کۆماڵ یەکێک لەو کارانی کە دەنگی دایە بە تایبەتی لە کاروانی هونەری تویە هەم لەسەر شانۆ پێشکەشتان کرد و دواتیش لە تەلەڤیزیۆن تۆمار کرا لە تەمسیلی هەڵەی دکتۆرە کە تۆ لەو کارەیە ڕۆڵێکی سەرەکی تەبوو بۆ دەرکەوتی ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە ئەمە ڕەحمەتی فایق چالاکە ئەمەی تریشیان کاقایرە قار مستەفا هەردووشیان نەماون لە ژیانە ئەمە تەلەڤیزیۆنی بوو تەلەڤیزیۆنی کەرکووک بوو هەتا قەڵێورەکانیش خۆمان هەمان برد قەڵێوێرە و چەرچە بوو هەموو شتێک ئایدی خۆ بەس کارێکی جوان بۆ ئەو کارە زۆر لەسەر شانۆش نمایشتان کرد لە سلێمانی بەڵێ
ئەتوانم بڵێم هەتا ئێستا ئەو غەڵەتەی کە وەختی خۆی کراوە لە 76 ئێستا دووبارە ئابێتەوە لەلایەن هەندێک دکتۆرەوانی بەداخەوە ئەمە وێنێ تۆ هونەرمەند کاک ساڵح دڵخۆشن لە هەڵی دکتۆریش لەگەڵ تاوە بەس تۆ لێرە دەهۆڵ لێ بۆ دەهۆڵی ئەمە ئەزین چۆنە کاتی خۆی ئێمە ئاهەنگمانە کرد بڵێن شانۆگەریەکمان پێشکەشە کرد پێش شانۆگەریەکە شتی عجایبمان دروست چالاکیەکی کۆمیدیمان دروست دەکرد و پێشکەش بە جەماوەرەکەمانە کرد بۆچی بوو ئەوەی کە دان بنیشتن و تااقەتیان لە شانۆگەریەکە نەچێت بڵێ ئەمە من و ساڵحین یادی بە خێر بێت زوو بەجێ هێشتین زووئافریقا ساڵ ئەم وێنێش وێنێکی زۆر جوانە دیارە یەکێک لە سەیرانەکانی کۆمەڵە مامۆستا عەبدولی حەمەد جوان و کۆمەڵێک هونەرمەندی تر شوێنەکە شوێیە ئەمە سەرای سوبحاناغایە دایم خوا ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵە چین بۆ سەیران ئەمە کاک دڵشازدیقە ئەمە عەبدولی حەمەد جوانە ئەمە شەماڵە بەڵێ شەماڵی عەبەڕەشە ئەمەش فوادی محاسیبێکە لە کۆمەڵ مەحاسیب وێنەیەکی جوانە بەڕاستی ئەو ساڵانی کۆمەڵ ئەم وێنەیە جەنابتی لەگەڵ کاک بەڕەحمەت بێ کاک حەمەد جەزای گۆرانی بێش بۆنەکەی کوێ قاعەی خولدە قاعەی قوتابخانەی خالیدیە بەڵێ قوتابخانەی خالیدیە ئەمە شانۆگەری وەکو پێم وتی هەموو شانۆگەریەک گۆرانیشمان لەگەڵا پێشکەشە کرد ئێتر کاک حەمەد جەزا جوابی ناردوتی وەڵا حەزەکەم ئەم جارە من گۆرانیشت پێشکەشکەم دێتر ئەوە برادرش کاک قایرمەنمیە لەگەڵیە ئەندامی کۆمەڵ بوو ئەم وێنەیە شوێنەیەکی هاوڕێیانی گەنجانی و کاتی کۆمەڵن کاک شەماڵی عەبەڕەش بەڵێەوە کاک شەماڵی عەبەڕەش ئەم کوڕەواقم ناوی ئازاد بووەوە خۆمم ئەوەش کە فایق عومەر تۆفیقە خۆ عافریقا لە ئەمریکا عەمری خوای کرد ئەمەش وەستا برایمی دارتاشە هاوڕێیەکی تقریبەن 50 ساڵەوە دەستەکانە خۆش بێت لە کارەکانی کۆمەڵ لە هەفتا و لە هەشتاکانی چێکی لەو کارانی کە دەنگی دایەوە بەڕاستی بۆ تەلەڤیزیۆنیش تۆمار کرا چیرۆکی گوڵاڵە بوو تۆ لە گوڵاڵە بەشدار بووی بەڵێ ئەم وێنەیە پێم وایە بێ وێنەیەکی ئەو کاتەیە هەشتاکانە لە کاتی تۆمارکردنی گوڵاڵە گیراوە بەڵێ هیچ بوو لە کارە جوانەکانی کۆمەڵ ئێستا ئەگەر بۆ بژێرم تقریبەن ئەم هەمووە ڕەنگە 4 کەسی تیاما بێت هەمووی کۆچی دواییان کردەوە بەداخەوەیان کاپ ڕۆحیان شاد بێ و تەمەنی جەنابەت درێژ بێ قوربانی تۆم بێوەی بی بادین تۆ لە ساڵانێک لە هەفتاکان دامەزرەی لە کارگەی شەکری سلێمانی چۆن دامەزرای لە کارگەی شەکر من چەند ساڵ مایتەوە لەوێ خۆم لەوێ بڵێن وەکو کرێکارێکی مۆخە ئیشمە کرد کاتی بووم کە دوایی معمل کەوتە بڵێن ئەوەی کە ئینتاج بکات عریزەیەکە ماو بەهۆی برادێکەوانێ لەوێ دامەزرام و ئەوە بوو هینەکەم بۆ دانان ڕادیۆیەکی ناوخۆم بۆ دانان و بووم بە لێ پرسراوی ئەو ڕادیۆیە تا خانە نشین کرا ڕاست ئەمە وێنەیەکی توێ لەناو ڕادیۆکەی کارگەی شەکر بەڵێ ئەوە ئارەوەڵا ئەم ڕادیۆیە بادین هەر لە ناو کارگەکە پەخشیە کرد یا لە ناو کارگەکە پەخشیە کرد بۆ قسمەکان بۆ هەمووی بۆ کرێکارەکان بۆی تااقەتیان نەچێت چکە کرێکاری وا بوو 24 سعات لەوێ ئیشیە کرد لەو کاتێک کە کارگەکە شەکرێتەوە و ئاهەنگێکەکەن ئێوەش لێو شانۆیەک پێشکەشەکەن ئەمە جەنابتی لەو شانۆیە کە لە کارگەی شەکر ئەو ساڵە پێشکەشکە ئەمە شانۆگەریەک بوو ئەلمودیر بەناوی مدیرەوانە پێشکەشمان کرد ئەمە کاک حەمەعەلیە ئەمەش خۆشم دەوری فەڕاشە بینم ئەو دەوری نەخۆشەکەی بینی وێنەیەکی جوانە ئەم وێنێش تۆ هاوڕێیانتن هەر ئەو ساڵانەی کارگەی شەکری سلێمانیە بەڵێ وەکو وتم ئەمە کاکبرایمی دارتاشە کاکبرایمی هاوڕێمەوە کاک بەشارەتی زاوامە ئەمری خوای کردە بەشارەتی جەمالی موختار ئەوەش عەلادینی برامە ئەوەش خۆمم دەستەکانە خۆش بێ کاک بادین دەستی تۆ خۆش بێ قۆناغێکی
تر لە کاری تۆ لە کەشکۆڵ و دواتر لە تیپی هوەری ڕەنگاڵە و بەشداریکردن لە کۆمەڵەکایتر کۆمەڵە گوێنی ترم پێم خۆشە بچین بە یادی جارانەوە لە هۆڵەکەی سنتەری گەنجان بێک و دابنیشین و سێری ئەو وێنانە بکەین. فەرموو. کاک بادین لە دوای ڕاپەڕین لە بواری هوەری و لە هەموو بوارەکانی تر قۆناغێکی تازە قۆناغێکی نوێ دەستی پێکرد. ئێوە هوەرمەندان بە هەمان شێوە دیارە تیپی کۆمەڵ هەروەکو خۆی بەردەوامە بێ بەڵام شێوازی کارەکان ئەگۆڕێ و تۆ لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەتی لە دوای دامەزراندنی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەچیتە ئەوێ و لە بەرنامەی کەشکۆڵ بەشدارە بی و ئەوە یەکێکە لە کارە گرنگەکانی ژیانی هوەری تۆکە و ساڵانە لەو بەرنامەی دەرکەوتی و هەر نازناوەکەشت بادینی کەشکۆڵ ینی زیاتر لەوە هەر بەرنامەکە دیار بووە کارەکانی جەنابیشت لەو بەرنامەی دیار بووە هەر بەو ناوە هاتوو. من پێم خۆشە بە ئەزمموی تۆ لە دوای ڕاپەڕینەوە باس بکەین. دیارە تیپی کۆمەڵ هەر بەردەوامە بێ بە تۆ لە نەوەدەکانیش هەر لەگەڵیان بەردەوامە بێ لە کۆمەڵە کار بەشداریت کردووە. ئەم کارە شانۆی کۆشک کە کارێکی مامۆستا کامەرانە کامران ڕوفە بەڵێ جەنابیشت تیای بەشداری و کۆمەڵی هوەرمەندی خۆشەویستی تایە. ئەم وێنەی تریان دیارە کۆشک و شالیر پێما بێ و ساڵانە لە دوای ڕاپەڕین نمایشکرا. بەڵێ یان پێش ڕاپەڕین دوای ڕاپەڕین بەڵێ. ئەم وێنەیەش وێنەیەکی تری کارێکتری کۆمەڵە پێما بێەوە حەمەدۆکە. بەڵێ جەنابەت بەشدار بی لەوەش لە بەشدار بووم لەمە. ئەوە شانۆیەکە مامۆستا؟ ئەمە شانۆی کۆمەڵە. شانۆی کۆمەڵە. بەڵێ زیاتری کارەکان لەوێکرا دیارە کۆمەڵ بینای خۆی دروست کردو بوو بە خاوەنی هۆڵی خۆی بۆ ڕۆڵی کاگعالی توانە و ئەو کەسانی تریش ڕاستی دیارە لەو کارە. چۆن چوویتە بەرنامەی کەشکۆڵ کاک بەهانی؟ من بەرنامەی کەشکۆڵ ئاسۆی جەمال موختاری ژمبرامەکە تەسویری کەشکۆڵیە کرد. ڕۆژوتی بۆ نایی بۆ کەشکۆڵ ئێوتم مەگەر یۆقەیچێکە باە وڵای تر پتی وەرە ئێمڕۆ تەسویرەکەین توش داخڵ بێت. لەو ڕۆژوانێ من داخلی کەشکۆڵ بوویت لەگەڵ هونەرمەندە خۆشەویستانە لەگەڵ کاک کەمات سابیر و کاک سەلاح باڵا بەرز و سیروان جەمال و کە دەریێنەری بەرنامەکە و کاک مستەفا و خۆت ئەزمموی کەشکۆڵ چۆنە بینی لە ژیانی هوەری خۆتە؟ بە قۆترین بەرنامە بووە کە بەرنمەیەکی ڕەخنە ئامێز بوو زۆر بەخۆت بوو. دیارە بەرنامەکە بۆ ئەو کاتە زۆر گرنگ بوو. بەڵێ کە توانیتانە و ڕەخنانە بگرن و ئەو ئیشانە نمایشکەن هەم کۆمیدیا بوو یان دڵی خەڵکی خۆشەکرد لە زەمانێکا کە زەمانێکی ناخۆش بوو دوای ڕاپەڕین و حەسار و ئەو وەزعی کە بەسەر خەڵکات بەرنامەی کەشکۆڵ ینی جێدەستی دیار و شتێکی خۆش بوو بۆ خەڵک. پامی جوانی پێ بوو. ئەزانی چۆن بوو لەو کاتانە کە ئێمە کەشکۆڵمانە کرد بۆ شەوەکەی بەڕێز مامجەلال بە دیارەوە دانیشت یێگەی ئەوی من بە سێری ئەو بە سەیری کەشکۆڵ و سەیری بەرنمەی ئەو کوڕاکەم کە لادەکان ئاوایان نەکاتەوە ناوی کاتڵشادی نازانی بڵێ یێگەی ینی مەقسەم لە چێ مەقسەم لەوەیە ئەو پیاوە بۆ هەموو هینە هیلاشی خۆیەوانەیە متابعی کەشکۆڵیە کرد. لەوەش گرنگتر پاڵپشتیکردنی ئەو بوو بۆ ئێوە بڵێ کە بتوانن قسە بکەن و ڕەخنە بگرن. ئەی خۆی گرنگی کەشکۆڵەوە بۆ کە چ ڕەخنەیەکمانە گر بەیانی ئەو زەلامەیان بەیان کرد محاسەبەیان نەکرد وەکو ئێستا نەبوو هەتا ئێوارە جەریدە لەسەرکی بنووسێ ڕۆژنامە بنووسێ شتار چی تەلەڤیزیۆنی دنیا قسەی لەسەر بکە کەس بانگی ناکە محاسەبەیەکی بکە ئەو وەختەوە نەبوو. ڕاست ڤیددیۆکی جەنابی مامجەلال داواتان لێکا کە ڕەخنە بگرن و بەڵێ ئیترمە زیاتر لێەوە دەستمان کرد بە ڕەخنەگرتن. ئەمە وێنەیەکی تۆ جەنابی مامجەلالە. بەڵێ زۆر لەگەڵی کۆبوونەوە زۆر بانگی ئەکردن. بەڵێ ئەمە ئێمە بارەگاکەمان بڵین لە ناوشار بوو مامجەلال فەرمیوتی
ئیتر نابێ هاتو چۆ بکەن حەزەکەم لێرە بن تەنانەت شوێنی ناخواردنەکەی خۆشی یا بە ئێمە مەکتەبی سیاسیش یا بە ئێمە وتی بۆ خۆتان لێرە ئیستراحەت دەکەن لەم شوێنی ناخواردنەی منیش نانەخۆن ئیتر ئێمە کەوتوو بن ئیستراحەتەوانێ یعنی بیری ئەومان ناکردەوە کە شوێن هەبێ ئیستراحەتی لێ بکەین شوێن هەبێ نانی لێ بخۆین کاچینەوە ناخواردن حاضر بوو شوێنی ئیستراحەتەکە ئیستراحەت بوو بۆی ئاسانکردن بۆی بتوانن ئاسانکاریی باشتر زۆری ئیش بۆ بکەن. کردین زۆر هاوکاریە کردین زۆر ڕاست جلای مامجلال لە هەموو بوارەکانمان بوو بۆ نووسەران بۆ بەڵێ. ڕۆشنبیران بۆ هونەرمەندان ڕۆحی شاد بێ ئەمە وێنەیەکی ئێوەیە پێما بێ ئەمە سەردەمی کەشکۆڵە بەڵێ ئەمە ئەو زەمەنە بوو کە تەلەڤیزیۆنەکان هەمووی باسی وایە نەکرد ڕجاتان لەکەین جگەرە مەکێشن ئەوە جگەرەیە کە بەسەر کاکمایەوەیە بە مخەبا جگەرەیەکمان دروست کردووە کاکمایر قسێتە سەر سەری یعنی تقریبا تەسیری هەبوو تاسیری هەبوو بۆ ئەوەی کە خەڵکی نەکە خەڵک جگەرە ڕخنەکانی لە شوێنی خۆیان بۆ ڕخنە کۆمەڵایەتی و سیاسیانە ئەمەش ستافی کەشکۆڵن دیارەوەوانی کە لە کەشکۆڵ بەشدار بوون درەوە مەزمعەیەکی ماوە مەزمعەیەکی نەماوە ڕۆحیان شاد بێوانی کە نەماون کاک بادین و کاک سەڵاح باڵا بەرز کاک کەمات سابێر ئەمە وێنەیەکی هاوڕێیانی کەشکۆڵە دیارە ئەمە هاوڕێیانی کەشکۆڵ نییە کاک ئەمانە چێن ئەمە جەماعەتن وەختی خۆی کە ئازادی دروست بوو بڵین لە وڵاتە ئەمە جەماعەتی نقابەی هونەربەندانیان دروست بوون ئەجا ئەمە سەیرانێکمان کرد بۆ دوکان ئیشێکیشمان هەبوو لە دوکان برادرانتیانە چینە سەر ئاوەکە لێوێ دانیشی نانوشتە خۆین و ئەمە هەمووی جەماعەتی نقابەیە ڕاست وێنەیەکی جوانە بەڕاستی لە دوای وەستانی بەرنامەی کەشکۆڵ جەنابەت لە 1998 دوای کە کەشکۆڵ وەستاوە بڕیارەی کە کۆمەڵ بەجێ هێڵی و لەگەڵ کاکمایر حەسەن و کۆمەڵێک هونەرمەندی تر تیپی هونەری ڕەنگاڵە دروستەکە ئەم بڕیارە لە چیەوە سەری گێردوەوە بۆ کۆمەڵە دواز لێهێنا دوای و هەموو ساڵە حقیقەتە پێ بڵم حقیقەتەکەی ئەوە بوو ئەمان هەر ئیشێکمان عەرزە کرد بڵێن هەر ئیشێکمان ئەکرد باس کەسێکمانەوت ئەمان و ئیجازەکەتمان بەرێ کەچیان و وەڵاکاکە گیان ئەبێ نیو بەنی ئەو فلیمە ئیش پێ بکەن یا ئەو بڵێن مەسرحیە ئیش پێ بکەن ئێمەش بۆمان نەکرا شێوێکیان دانیشتن لەگەڵ کاگمایر و لەگەڵ کاگاسووە وتمان کاکە گیان با بچین ئیجازەیە دەربێنین وەڵای ئەمەش چوین 5 برادرمان کۆ کردەوانی و ئیجازەیەکمان دەرهێنا بە ناوی تیپی هونەری ڕەنگاڵاوانی لە 1990 یەکەم کارتان چی بوو یانی ئەو بەچی دەستان پێ کرد ئێتر بە مەسرحی دەستمان پێ دیارە تیپی هونەری ڕەنگاڵە لەو ساڵانە تەمسیلی تەلەڤیزیۆنیتانە کرد شانۆییتان هەبوو زۆر فیلمتان هەبوو ئەو ساڵانە فلیمیشمان هەبوو ڕاست یاخیبوونی ستاری بەخت ڕەش و کۆمەڵێکیشی تریان کێرە بەڕاستی بۆ ساڵانە ئیشی جوان بوون بۆ خۆی دانیشتنمان نەبوو زۆر حەزمان لە ئیشەکە بوو لەبەرەوەی تیپەکەمان تازە بوو ڕاستە لە شانۆیەکانیش بەڕاستی کۆمەڵێک شانۆیی کۆمیدی زۆر جوانیان پێشکەش کرە و کاتام تیپە ئەمە وێنەیەکی هاوڕێیانی تیپی هونەری ڕەنگاڵە پێما بێ لە بەردەم بارەگاکەی گیراوە ئەمە لەسەر جادەی مەولێویە بەرامبەر بە تیپ ڕاوەستاوین ئەو وێنەیەمان گرتووە ئەمە کاخواافریکا بەرزانی قالی خاڵی کەمال چالاک و کەمەل چالاکە و ئەو کوڕش دیارە بارەگای تیپ لە قەسرەکەی تۆفیق قەزاز هەر دەرگاکەشی لەبەر دەمی سەرجا دەکەیت ماوەیەک بەرنمەیەکی هونەری وەکوی کەشکۆڵ دووبارە کرا بە ناوی ڕەنگاڵە بەڵام دواتر ناوەکەیتان گۆڕی پێما بێ بۆ هەمە ڕنگ ساڵانێکیویش بەردەوام بوو ڕاست ئەم وێنەیە پێما بێ ستافی یەکێک لە فیلمەکانە ئەمە یاخیبوونی ستارە ئەجا تەوان کە چین بۆ تەسویر هەموو عیلی خۆمان برد ئەمە کە تەسویرمان کردووە هەموو عیلەکە هەموو ستافی ئینەکەی تایە یاخیبوونی ستاری تایە
پێما بێکێک لە کشەکانی تۆ ڕۆڵە بڵێ لە جێ کشم بوو دەوری ئینەکەی بینی دەستگیرانەکەی مایر دەستەکانە خۆشوی ئەمە ژوێنێکی تۆ کاگماهیر و کاکەمال چالاکە کاکەمال چالاکە ئەمە حەڵقەکانی مەجی بەڵێ ئەو حەڵقی مەجیە کە گرتومانە ئەمەش هەموو بەرنمەیەکمان ئەو حەڵقەی مەجی تەبەن کاک بادین خواعافیکات بادینی حەلیم ئەو ئینەکەی نووسی شادێ بڵێ کۆمەڵک شانۆی زۆرتان پێشکەش کرد لەو ساڵانە یانی تقریبان پێما بێت تیپی هوەری ڕەنگارە ساڵانە دوو ساڵ جارێ کاری شانۆیتانەکەەوە زۆر نمایی شەکرە هەموو ساڵ مانگ و 3 مانگ نمایی شەکرە ئافرە یەکێک لە ئیشەکانمان 4 مانگ ڕۆی ئەمە وێنەیەکێک لە کارە شانۆیەکانی ئەو کاتەیە بەڵێ قوتابخانەی گێرە شێوێنەکان قوتابخانەی گێرە شێوێنەکان خزماخستان و کاری زۆریانە کرد بەڕاستی کارەکان جێگەی دەستخۆشی و بەس بەداخەوە بۆ ئێستا بێدەنگن ئەم تیپیانی بۆ کاری شانۆیی ناکەن وەکو ساڵان وڵای ئێستا لەبەرەوەی بەرنمەی تەلەڤیزیۆنیەکەمان هەیە بۆیە جارانیش بەرنامە هەبوو ڕەنگاڵە هەبوو هەمە ڕەنگ هەبوو تەمسیلی ڕەمەزان هەبوو ینی بڕگە هەبوو شت هەبوو فرای ئێوە شەکەوتن بەڕاستی لەو کارانەدانەڕێن ڕاست ئەمە وێنێکی توێ دیارە وێنێکی زۆر سەیرە بە شێوەیەکی زۆر سێوەستایی شانۆگەریە ئەمە دادا ئاڵایە ئاڵەخان ئاڵامەر ئەوە چ کارێکە تۆ بۆ وات کردو ئاوەستاوی وەڵا ئەمە ویسمان ڕسمی بگرین هەر بۆ جەماعەکە نییە ئاوا وتی هەمووتیان چیەکەی وتم وەڵای ئاوا ڕاوەستم لای ئاڵەخانەوانی دەستەکانە خۆش ئەمەشێکی ترە لە کارەکان کاک ئەحمەد جۆڵاشتان لەگەڵە کاک ئەحمەد جۆڵا بوو بە ئەندامی ڕەنگاڵە وەڵا کاک ئەحمە و تااقەتی نییە یاینەوە بە ئەندام بەس کارتان لەگەڵەکە لە شانۆیەکانیش کاری لەگەڵ کردو هەموویشە کاک ئەحمە خۆی کات هەموویشێک و سەرپەرشتی زۆری شەکانمانەکە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ئەمەش دیارەوە خۆی خۆی کە لە کەشکۆڵ بوون و دواتریش ینی تیپی وەرزشیان دروست دەکرد چەخماخە و تیپی هونەرمەندان و ئەنەمە وێنەیەکێکە لەو تیپە وەرزشیانە بەنای چەخماخەی نوێ کە لە هونەرمەندان پێکاتون بەڵێ ئەمە هەموو هونەرمەندانن ئەوانەی کە لە وێنەکەی بینیت هەموویان یاریزانن بڵێن یاریزانی ئەو تیپەن بڵێ دەستەکانە خۆش بێ زۆر جار دیارەکانن بۆ خێرخوازیە کرد بەڵێ بۆ هاوکاری خەڵک لەو سەردەما کارێکی جوان بوو ئەم وێنەیە وێنەی تۆ کاکماهێر حەسەنە ئەم پێم خۆشە خۆت وەسپێکی کاکماهێرم بۆ بکەی هەموو کۆکتەر هەمووکو هاوڕەیەک ینی چ گرنگیشی لە ژیانی هوەری تۆیە هەیە ئەم پیاوە وای ئەتوانم بڵێم کاکماهێری یەکەم کەس بووە کە هەموو هاوکاریەکی منی کردو بۆ تەمسیل لە هەموو حەڵقەکان و لە هەموو شانۆگەریەکانە زۆر هاوکاری منی کردووە ینی هاوکاریەکە چۆن بڵێن زۆر شت من ئەو فێری کردوم بەڕاستی ماهر چونکە هەتا بڵێ وەکو مخرێج وەکو نووسەر وەکو ممەسیلە هەموو شتێکی کاکماهێر ئەکتەرێکی خۆشەویستە بەڕاستی ئەکتەرێکی بەتوانایە و خۆشەویستی هەمووانانی تا ئێستا زۆر بەباشی کارەکانی هێناوە دەستخۆشی دێکین بەڕاست ڕێز و خۆشەویستیمان بۆ یەکێکیش عەفومکە یەکێکی لەو کەسانەی کە دڵی زۆر سافە هەرچی شتێک بڵێ ناڵێن ڕێز و خۆشەویستیمان هەیە کاکماهێر ئەکتەرێکە لەو ئەکتەرانی کە دووبارە بوونەوەیان زەحمەتە ئەم وێنێ تۆیت بەڵام ئەوە چیە لەگەڵ تاو بووکە ئەم وێنەیە ئەمە شانۆگەریەک بوو کاگەین کاکامیلەوە ئەوە کاکامی لە خۆی گرۆ بوو بڵێ کاکامی لە خۆی کردو بە دەوری ژنیە بینی ئەمە لەگەڵ منە ئەم ڕستمی گرت بە حساب ئەم شانۆگەریە بردیان بۆ ئەڵمانیا بەس من و کاکامیل نەچووی جگە لە کارە هونەریەکان لەگەڵ تیپی هونەری ڕەنگاڵە دیارە تۆ بەشداری کۆمەڵێک درامای تەلەڤیزیۆنیت کردووە بە لە ناوم درامانشا کاری گرنگت کردو یەکێک لەوانە درامای گەردەلوولە ئەزمونێکی جوانی تۆیەوە ڕۆڵێکی جوانت بەرجەستە کرد بەڕاستی هەم لە بەشی یەکەم و دووەم و کاتێک کە
جەمالی تو لە ماڵەوەی بە کوردەکەی بڵێ جەمال ژنانی نەمیزوا بڵێم ئەو کاتێککە جەمالی تو لە ماڵەوەی بەڕاستی ڕۆڵێکی جوان بەڵام دواتر لە ملازم محسینەی دواتی ژەبیت بە پێشمەرگە و ئەچیتە دەرەوە گردەلوول ئەزمونێکی چۆن بوو لە ژیانی تۆ بەڕاستی دەستخۆشی لە کاک جەلیلەکەم ئیشەڵار بەردەوامە بێت چکە ئێستا نیازیە دەست پێ بکات لە مانگی بەشداری لە بەشی چوارەمیش وەڵایی وەکو کاک جەلیل کە تەبلیغی کردم بەشدارە بم ئیتر هەر بە دەوری جەمالەکە جەمال ماوە دیارە من نهێنیشی گردەلوول لە بەڕاستی بەڵام جەمالە بێ بمێنێ زۆر ڕاستێکێکتر لەو کارانی کە تۆ بەشداری تیا کرد وە کارێکی زۆر جوانە درامای ماڵەکەی معروفە لەگەڵ کاک ئەحمەد و کاک ماهیر کە بەڕاستیشێکە لە کارە زۆر جوانەکانەوە تا ئێستاش لە زەهنی بینەرا ماوەتەوە ئەمە وێنەیەکی تۆ کاک ئەحمەد و کاک ماهیرە لەو کاتەی پێما بێەوە ئەوە گرتی حەمامەکەی بەڵێ ئەمە ئالەساس هاتوون پیاوەتیەکەن و هاتوون بۆ لای ڕەفیقی باوشیان من زۆر ڕەفیقی باوشیان بووم دیێگەی کەسی نەمزانی ئاوا بە هەردووچیان لێمەێن و دەموچوان پڕەکەن لەخێ ئەوەش گرتی سەرقەبرانەکەیە کە باوشیانە من بۆ سەرقەبران باوشیان ئەمرێ بە پێکەنینەوە هەردووشیان پێکەنی بەس ئەو گرتەی کاک بادین ئەوەی کە کاک ماهیر لە مەجلیسەکەیە سینی ئاوەکەی پێ و ئەی هێنەوەی کاتە باوەشی تۆ خۆت بۆ حازر کردبوو یا پێشتر ئەوە هەبوو لە ناوینەکە هیچ یانیەوە ئێرتیجالی بوو ئەرتیجالی بوو هەرێ احتیادی کە هات تێگەی دەموچوی سوور بوو بۆ کاک ئەحمەدم یا ڕەسوول وەڵڵا یا ڕەسوول وەڵڵا بەخوا شتێکیان بەدەستەوەم دوانە کە هاتن ئەو کەتنەیان کرد خۆی هەموو هەش کەس نۆ کەس دانیشتە بۆ کەچی هەژدەهینی هەژدە پەرداغاوی قسبۆ سەر سینیەکەی تۆ جلانەش هێناوە و باسا بتوان ئاگال لێ بێت تەڕ نەبێ و جلانەینی عەبدوڵڵای عەلی بەرزوو بوو خۆ عافوی کات یاوی لەبەری نەکرد بوو یای بە من هەر لە ڕوون نەهابی ئینی بکەوتە مالا ئەمە چی لێ چۆن ببینەوە بۆ پیاوە وتی گوێم هێرە بەیانی وشکە بێتەوە بەڕاستی کارێکی جوان بوو دەستەکانە خۆش بێ بەداخۆ کاتی بەرنامەکان بەرە کۆتایی ئەوڕۆپیان خۆشە ئەم یەک دوو دقەیە باسی ژیانی تایبەتی تۆ بکەین تۆ کاک بادین ساڵی چەند ژیانی هاوسەریت پێکێنا من ساڵی هێشتا لەگەڵ شالای جەمالی موختار خاتو شالا چۆن ناسی وەڵا هەر لە گەڕێکێکا بووین لە گەڕێکێکا بووین بۆی بەشارەتی برایەوانەیە عیلاقاتمان هەبوو لە وەکو تێکەڵی خێزانیتان هەبوو بەڵێ ئەمە وێنەیەکی تۆ شەهلاخانە دیارە لەگەڵ مناڵەکان چەند مناڵتانێن لەگەڵ شەهلاخان کاک 5 کچ و کوڕێ 5 کچ و کوڕێک بەڵێ ئەیتەمە درێژ من ئینشەڵڵا خوای گەورە ئێوەیان بۆ بهێڵێ ئەم وێنەیە شوێنێکی توێ لە بولگاریا ساڵی 1970 ئێمە بۆ هەرە و ساڵێک کە ژنت هێناوە چون بە شار عەسەر بۆ ئەوروپا بەخۆشی بێ ئەمەشیان وێنەیەکی تۆ هەر شەهلاخانە پێما بێت لە بۆنەیەکی کۆمەڵایەتیشی داوە بۆنەی سەری ساڵ بوو کافتریایەکە بوو لەسەر مەولەوی لەسەر ئوتێل لای ئوتێل مەولەوی وەختی خۆی کافتریا بوو ئیتر شەوانی سەری ساڵ حەفلەیان تیاگێڕە ڕاست ئەمە ژوێنێکی تۆ مناڵە کەس لە مناڵەکان لات ماون کاک بادین بەس لاوینم لە لاماوە ئەوش مەرحەلەی ئەخیرەتی ئیمساڵ لە جامیعەی سلەیمانیە ئەوانتر هەموویان هاوسەرگیریان کردووە و قەلفڕیان کرد لە ماڵی خۆ کاکە ڕەواش لای تۆ نەماوە کاکە ڕەواش ناوەڵا تاقانەیەکە ڕەوە گیان بەڵێ تاقانەیە بەڵێ من ژنی هێناوە و کوڕێکی هەیە و بە جیاژی لە چوارچرایە دەمە درێژ من ئینشەڵڵا مناڵەکان خوای گەورە ئەویان بۆ بهێڵێ ئەمێنێش کاگاسو و بەڵێ هاوسەرەکەی لەگەڵ ئەمە کاگاسۆیە کاک بەشارەتە خوا ئافریکا لەگەڵ لەنجەخانی حاجی جەبارە کە خێزانی کاگاسۆیە ئەوەش خێزانەکەی من نەشال دەستەکان خۆش بێ ڕێز و خۆشەسیمان بۆی هەیە بەداخۆ کاتی بەرنامەکە بەرەو تاوبوونەوە دوای نوێنە لەم بەرنامەیە کە ئەمێ پیشانی بەم وێنێکی تۆ و جەنابی دادەهێرە و ئەوەش شەهلاخانە بەڵێ ئەمە لە 2010 هێرۆخان داوەتێکی بۆ ستافی گەردەلوول کرد ئەمە ئەو وێنەیە لەوێ ئایتر خۆشی هات لەگەڵ ئێمە نانی خوارد و
لەگەڵ خۆمانە ئیسراحەتی کرد لە هۆڵەکە. دەستەکانە خۆشوێ بە هیوای تەندروستی باشیش بۆ هێرۆخان ئەمڕۆ زۆر ماندوومان کردی کاک بەهادی. عکسەوانێ من لە دەستەکانە خۆش بۆ چاومان ڕوون بوو بەڕاستی. باسی هونەرمان کردووە و لە یادگاری خۆشمان کێڕایەوە سێری وێنەی جوانمان کرد. دەستەکانە خۆش بەدڵی بێ و زۆر زۆر سپاس. تەندروستی جەنابیشت باش بێ ئیشەڵڵا. زۆر زۆر سپاس دەکەم. هیلاکمان کرد. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس. زۆر سپاس. خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.